پوختەی وتەکانی کرێکاری گیانبەختکردوو جەماڵ چراغوەیسی و یادێک لە نەریتی بەڕێوەچوونی ڕۆژی جیهانی کرێکار لە کوردستان. لە ساڵەکانی 1367 و 68 و لە بارودۆخێکدا کە کۆماری ئیسلامی بەو پەڕی دڕندەییەوە هەر چەشنە دەنگێکی ئازادیخوازی و ناڕزایەتیەکی سەرکوت دەکرد، چالاکانی کرێکاری سنە بەتایبەت ئەو کرێکارانەی لە یەکێتی سەنعەتکارانی سنەدا خۆیان ڕێکخستە بوونە پێشەنگی ڕێکخستن و بەڕێوەبردنی ڕۆژی جیهانی کرێکار و سنەیان کردە یەکێک لە ناوەندە گرنگەکانی خەباتی چینی کرێکار لە ئێران. لووتکەی ئەم قۆناغە بریتی بوو لە بەڕێوەچوونی ڕێوڕسمی یەکی ئایاری 1368 لە ساڵۆنی تەختی سنە و وتارە پڕجۆش و خرۆش و ڕادیکاڵەکەی هاوڕێ جەماڵ چراغوەیسی. ئەو کرێکارە شۆڕژێر و کۆمۆنیستەی کە تەنیا بە تاوانی قسەکردن لەسەر ماف و داخوازیەکانی هاوبیرەکانی خۆی لەلایەن کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کرا و پاشان دوای چەند مانجێک لە دڕندانەترین ئەزیەت و ئازار و ئەشکەنجە سەرنجام لە سێدارەدرا. جەماڵ دوای دەستگیرکردنی زیاتر لە 9 مانگ ئەشکەنجەدرا، بەڵام لێوی ڕازداری نەکردەوە و بە بێدەنگی و خۆراگری خۆی گیانی دەیان هەڵسوڕا و خەباتکاری کرێکاری سنەی ڕزگار کرد. ڕژیم بە لە سێدارەدانی ئەو ویستی کرێکاران چاوترسێن بکات و پرش و بڵاویان بکات، بەڵام بە پێچەوانەوە وتارە ڕادیکاڵە و خۆراگریەکەی لە زیندان و لە سێدارەدانی بە تاوانی بەرگریکردن لە مافی کرێکاران بوو بە سەرچاوەی ئیلهام و هۆشیاری و هاندانی کرێکاران بۆ یەکگرتووی و ڕێکخراو بوون. ئەمڕۆ لە بارودۆخێکدا بەرەویەکی ئایار دەچین کە کۆمەڵگەی ئێران لێواون لێوە لە قەیران و لە هەمان کاتدا لە بەردەم گۆڕانکاری گەورەدایە. کۆماری ئیسلامی لە هەر کاتێک زیاتر گۆشەگیر بووە و کەوتووەتە بەر نەفرەت و بێزاری گشتی، بەڵام ئامادە نەبوونی چینی کرێکار لە ئاستێکی ڕێکخراودا و وەک ئاڵتەرناتیڤێکی هۆشیار و یەکگرتوو خاڵی هەرە لاوازی ئەم بزوتنەوەی ئێستایە. لەم ڕوانگەیەوە یادی جەماڵ چراغوەیسی و سەرجەم گیانبەختکردوانی بزوتنەوەی کرێکاری و سۆسیالیستی و بیرهێنەرەوەی پێویستی درێژەدان بە هەمان ڕێگایە، واتە گرێدانی ویست و داخوازی ڕۆژانی کرێکاران، ژنان و چین و توێژە بێبەشەکان بە ئاسۆی کۆتایی ڕزگاری چینایەتی و سۆسیالیستیەوە. لەو چوارچێوەیەدا وتارەکەی جەماڵ چراغوەیسی لە یەکی ئایاری 1368 لە ساڵۆنی تەختی سنە وێنەیەکی ڕوون لە تێڕوانینی ئەو بۆ ڕێکخستنی جەماوەری کرێکاران و ئامرازە پراکتیکەکانی ئەو ڕێکخستنە دەخاتەرەوە. تەوەرە سەرچیەکانی وتارەکەی جەماڵ چراغوەیسی بەم جۆرەی خوارەوەیە. جەماڵ سەرەتای وتەکانی بە بەخێراتنی هاوڕێیانی کرێکار و جەختکردنەوە لەسەر ئەو خاڵە دەست پێ دەکات کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی کرێکار و جەژنی جیهانی خۆمانە. ئەو جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە دەبێت ئەم ڕۆژە ببێتە تریبونێک بۆ خستنەڕۆی ویست و داخوازیەکان و هاوفکری بە کۆمەڵی کرێکاران. خاڵی سەرەکی باسەکەی بریتیە لە چەمکی کۆبوونەوەی گشتی کرێکاری، ئەو کۆبوونەوەی گشتیەی کە بە شێوەیەکی سادە و ڕوون و بەوردی بەم جۆرە پێناسە دەکات. کۆبوونەوەی ژمارەیە کرێکار لە کات و شوێنێکی دیاریکراودا بۆ قسەوباز لەسەر بابەتێکی دیاریکراو و بڕیاردانی بە کۆمەڵ و وشیارانە. لە ڕوانگەی ئەوەوە مرۆڤ لە بنەڕەتدا بوونەوەرێکی کۆمەڵایەتیە و کرێکاران تەنیا لە ڕێگای یەکگرتووی و هاوفکری و هاوپشتیەوە دەتوانن وەڵامی پێداویستی و ئازارە هاوبەشەکانیان بدەنەوە. کۆبوونەوەی گشتی لای ئەو یان مەجمەعی عمومی چەک و زامنی بەدەستهێنانی مافی کرێکارانە. جەماڵ پاشان ئاماژە بەویست و داخوازیە دیاریکراوەکانی کرێکاران دەکات و دەڵێت زیادکردنی هەغدەست، کەمکردنەوەی کاتژمێرەکانی کار، دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاریە تەندروستیەکان، مافی بیمەی بێکاری، ڕێگری لە دەرکردن و دەیان داخوازی تری فەرامۆشکرا و لە زومرەی ئەو داخوازیانان کە دەبێت بەردەوام جەختیان لەسەر بکرێتەوە. ئەو جەخت لەسەرەوە دەکاتەوە کە بەدیهاتنی ئەم داخوازیانە تەنیا بە پشتبەستن بەهێزی بە کۆمەڵ و کۆبوونەوەی گشتی یان مەجمەعی عمومی ممکن دەبێت،
نەک بە هەوڵی تاکە کەسی و پرش و بڵاوی. بە بڕوای ئەو ئەزمموی مێژووی چینی کرێکار نیشانی داوەکە هەر کاتێک کرێکار بە تەنیا هەوڵدا بێت لەگەڵ دەرکران و سەرکوت ڕوبەڕوو بۆتەوە و هەر کاتێکیش یەکگرتو و ڕێکخراو بوو بێت شانسی سەرکەوتنی زیاتر بووە. هەر بۆیە کۆبوونەوەی گشتی شتێکی نامۆ و دوورە دەست نییە. هەر ئەم کۆبوونەوەیەی ڕۆژی جیهانی کرێکار و ئەم قسە و باس و داخوازیانی ئێستا خۆی جۆرێکە لە کۆبوونەوەی گشتی. ئەو هەروەها ڕوونی دەکاتەوە کە کرێکاران بەکردەوە لە شوێنی کار لە گەڕەکەکان و تەنانەت لە ناو بنەماڵەکانیشیاندا کۆڕ و کۆبوونەوەی بچووک و سەرەتاییان هەیە. بەڵام ئەوەی کە بڕشت و پێگەی ڕاستەقینە دەبەخشێت بە کۆبوونەوەی گشتی یان مەجمەعێکی عمومی بریتیە لە ڕێکخراوبوون و بەردەوامبوونی. بەوتەی ئەو کرێکارانەی ڕۆژانە دەکاتژمێر بەیەکەوە کار دەکەن دەتوانن لە هەفتەیەک یان مانجێکدا چەند کاتژمێریی دیاریکرا و تەرخان بکەن بۆ قسە و باسکردن لەسەر کێشە و گرفتەکانیان و بڕیاردانی بە کۆمەڵ. ئەم نەزم و ڕێکوپێکیەکە کۆبوونەوەی گشتی دەکات بە ئامرازێکی جددی و جێکەوتوو بۆ بەرگریکردن لە بەرژەوەندەکانی کرێکار، ئەگەرنا کاردانەوەی بەپەلە و بێ ئامادەکاری زۆربەی جارەکان بێ ئاکام دەبێت. جەماڵ بە تایبەتی تیشە دەخاتە سەر دۆخی کارگە بچووکە تایبەتەکانی سنە، لە میکانیکی و جۆشکاریەوە بگرێت تا دارتاشی و سافکاری. لەم کارگانەدا نەکاتژمێری کار دیارە، نە هەقدەستێکی دادپەروەرانە بوونی هەیە، نە تەندروستی، نە بیمە و نە تەنانەت جێبەجێکردنی ڕواڵەتی یاساکانی کار. یاساکانی کار لێرەدا تەنیا ویستی خاوەنکارە. ئەو ڕێگاچارە لەوەدا دەبینێت کە پێویستە کرێکارانی ئەم یەکانە یان ئەم ناوەندەکاریانە لە دەوری یەک کۆ ببنەوە، کێشە هاوبەشەکانیان باس بکەن و ڕێکخراوەیەک بە ناوی سەندیکا، یەکێتی یان هەر ناوێکی تر دروست بکەن. ڕێکخراوگەلێکی کە بتوانن بەڕاستی وەڵام دەرەوەی کێشەکانیان بن. ئەو پاشان لە ئاستی کارگەوە دێتە ئاستی گەڕەک و وێنەیەکی ڕوونی گەڕەکە کرێکارنشینەکانی ستنە لە عەباساواوە بگرێت تا کانی کوزەڵە و حاجیاوا و زۆراوا وەک هێمای بێبەشبوون و نەبوونی سەرەتاییترین پێداویستەکانی ژیان لەوانە کەمی ئاو، نەبوونی ژێرخانەکانی ژیان، هەژاری و دەستکورتی دەخاتە ڕوو. پێشنیاری ئەو بە دیاریکراوی لەم بوارەدا بریتیە لە دروستکردنی سندوقی هاوبەش، هەرەوەزی کار و هەرەوەزی بەکاربردن، واتە کرێکاران بە کۆکردنەوەی بڕەپارەیەکی کەمی مانگانە سندوقێکی هاوبەش دروست بکەن تا لە کاتی بێکاری، نەخۆشی، ڕوودا و یان هەر پێویستێکی تردا یارمەتی خۆیان و هاوڕێکانیانی پێ بدەن و بتوانن تەنانەت یارمەتی بنەماڵە هەژار و قەرزارەکانیش بدەن. ئەو پەنجە دەخاتە سەر ڕۆڵی بێکاری و ترسی بەردەوام لە دەرکردن لە کار، ئەو ترسەی کە کرێکار ناچار دەکات سوکایەتی و ستەمی خاوەنکار تەحمل بکات. بۆ ئەم مەبەستەش ڕێگاچارەی پراکتیکی ئەو دیسانەوە هەر ڕێکخراوبوون و دروستکردنی سندوق و هاوکاری بە کۆمەڵە تا کرێکار لە ئەگەری بێکاربوونیدا بە تەواوی بێپشت و پەنان نەمێنێتەوە. بەشێکی تری وتارەکەی تەرخان کراوە بە پرسی نەهێشتنی نەخوێندەواری و بەرزکردنەوەی ئاستی وشیاری. جەماڵ بەشێکی تری وتارەکەی تەرخان کراوە بە پرسی نەهێشتنی نەخوێندەواری و بەرزکردنەوەی ئاستی وشیاری. ئەو نەخوێندەواری بەشێک لە کرێکاران دەگەڕێنێتەوە بۆ کاتژمێری زۆری کار و بارودۆخی سەختی ژیان و پێشنیار دەکات کە خودی کرێکاران هەزینەی خوێندن بۆ یەکتر دابین بکەن، یەکتر فێری خوێندەواری بکەن و بە هوشیاریەوە بخوێننەوە تا باشتر بتوانن بارودۆخەکە بناسن و ڕێگاچارەی بۆ بدۆزنەوە. جەماڵ لە درێژەی وتەکانیدا باز لە بابەتی بیمەی بێکاری دەکات. ئەو بە پشتبەستن بە ئامارە فەرمیەکانی ساڵانی 66 و 67 نیشانی دەدات کە تەنیا ژمارەیەکی زۆر کەم لە بێکاران توانیویانە سوود لە بیمەی بێکاری وەربگرن، چونکە ئەو مافە تەنیا ئەو کرێکارانە دەگرێتەوە کە لەو کارگەیانە کار دەکەن کە مۆڵەت و بیمە و ناسنامەی کاریان هەیە. لە بەرامبەردا کرێکارانی کەرتی کشت و کاڵ، کرێکارانی وەرزی، بیناسازی، کوورەخانەکان،
قاڵی سنین و هیتر بەکردەوە لەم مافە بێبەشن لە کاتێکدا پوڵی بیمە مانگانە لە ژیرفانی خودی کرێکارانی لەسەرکار دەبردرێت و دەوڵەت و ئیدارەی بیمە تەنیا ڕۆڵی بانکی کۆکەرەوەی ئەم پوڵانە دەجێڕن. داخوازی ڕوونی ئەوەیەکە بیمەی بێکاری دەبێت هەموو کرێکاران بگرێتەوە، واتە هەموو ئەو کەسانەی کە هێزی کاریان لە پێناو زیندومانەوەدا دەفرۆشن لە هەر بوار و شێوە لە هەر بوار و شێوازێکی کاردا بن و هەر جۆرە گرێبەستێکیان هەبێت، جگە لە لایەنی گشتگیربوونی ئەو هەروەها ڕەخنە لەو بڕە پارە کەمەی بیمەی بێکاریش دەگرێت و دەڵێت ئەم بڕە تەنیا بەشێکی کەم لە پێداویستیە سەرەتاییەکان دەکات و ناتوانێت تێچووی ژیانی بنەماڵەیەکی کرێکاری دابین بکات. لە ڕوانگەی ئەوەوە بیمەی بێکاری دەبێت هاوتا بێت لەگەڵ ئاستی نرخەکان و بەڕاستی ژیانی بنەماڵەیەکی چەند کەسی دابین بکات. هەروەها ڕەخنە لە بۆنی کاڵا واتە کۆپن دەگرێت و ئەو ئامرازەی کە بڕیار بوو ئاستی بژێوی کرێکاران بەرز بکاتەوە، بەڵام لە کردەوەدا کورت کراوەتەوە بۆ کاڵایەکی کەم و نامەربوط و پێدانی بە شێوەیەکی ناڕێک و ناتەواو. داخوازی ئەو لەم بوارەدا ئەوەیە کە بۆنەکان لە کاتی خۆیاندا بدرێن، بڕەکەیان بخرێتە سەر هەغدەست و بەڕاستی یارمەتی دابینکردنی پێداویستیە سەرچیەکانی ژیانی کرێکاران بداتەوە، نەک تەنیا ئیمتیازی فریوکارانە و بێکاریگەر بن. جەماڵ لە کۆتاییدا جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە مەبەست لە موتارە تەنیا وتن و ژماردنی کێشەکان نییە، بەڵکو خەباتێکی بەکردەوەیە بۆ دەستەبەرکردنی ئەم داخوازیانە. ئەگەر ڕێکخراوێک نییە دەبێت هەر لەم ڕۆوە دەست بە دروستکردنی بکرێت و ئەگەر سندووقێک بوونی نییە دەبێت دابمەزرێت. لە ڕوانگەی ئەوەوە ڕێگەی ڕزگاری بریتیە لە ڕێکخستنی وشیارانە ڕێکخراو و بە کۆمەڵی کرێکاران، هەمان ئەو ڕێگەیەی کە خۆی لە پێناو بەرگریکردن لێی تا دوا هەناسە ڕاوەستە.